شكرا يا ربي شكرا، هديت قلبي شكرا، نورت دربي شكرا. شكرا يا رب، شكرا يا ربي شكرا، بۆیە ئینسانی هديت ماڵەکانی خۆی بکەوێ سەیری ئەمانە بکەن برایانی خۆم، خۆشەویستانی خۆم. ئینسانی مسلمان ئەبێ زۆر ئاگای لە ماڵ و مناڵی بێ، ئەمر بە چاکە لە ماڵی خۆتەوە دەست پێ نەکا، کەس ناتوانێ بۆ چاکە. دوێنێکە لە شاری سلێمانی پێرێکە کۆمەڵە گەنجێکی مسلمان لە ناو دووسێ دوکانە دانیشت بوون. کچێکی مسلمان وەڵڵاهی ئەتوانم سوێن بخۆم سەتاسەد باوکی حاجیە، حاجی نەکردێ ئەمرەیەکیان هەر کردووە دایک و باوکی، چکۆم ئەبینی لە ناو بازاڕە ئافرەتێکی عەبا بەسەر کچێکی سفورە بەدواوێت. تو خوا باوکم ئەمە لە عەقڵا جێ ئەبێتەوە. تو خۆت ئاباد کردووە چۆن ئێستا تو خۆت لە مزگەوتی چۆن ئەبێ ژن و مناڵەکەت ڕوود بن لە سەفرە، جیانت هێشت و ئەوان خواردن حازرکەن و هەڵپەرچێ و گۆرانی بکەن تۆ بڕۆیتۆ لای ئەوان نان بخۆی. بۆیە ئینسانی مسلمان ئەبێ خۆی چاکە، ئەو جا ماڵ و مناڵەکەی ساڵح هەبێ. ئەوە نیشانەی پێغەمبەران و پیاوچاکان ئاوا بۆ توانیویان لە دنیا و قیامەت بەرنەوە. ئەو کچە هێندە ڕوت و قوت بوو، خەڵکی ئەکەوتنە دوایی، وەڵڵاهی ئاوا بەردەمیانم کرد. وتم گەنجەکان بۆ خاتر خوا مەکەن، کورە قیامەتەیە، کورە ئەوە بای ئەوە نییە سەیریکەن. وتیان وەڵڵا مامۆستا ئەمە دنیامان وەک تو تەرک نەکرە، بە قورعان تەحەمل ناکەین. دەبا ئەو خۆی داپۆشی، ئەمەش ئەوە ناکەین. ئەوە هۆکاری ئەوەیە برایانی خۆم، خۆمان لەبیر کرد. ئەحەسیبە الناس أن يتركوا أن يقولوا آمنا وهم لا يفتنون. تۆ ڕەنگە ئێستاکە پەنجەی دەست بۆ کۆمەڵێ خەڵکی خراپ درێژکەی، بەڵام خۆت نابینی. با خۆمان ببینین برایانی خۆم، با خۆمان سیر بکەین ئەزیزانی خۆم. ئەو ڕۆژەی کەوا ئێمە تێکەوتینە ئەم ڕۆژگارەیە، کاتێ باسی مامۆستا ئەکەی وەکو پیرەمێر لە پەندێکیا ئەڵێ، کاتێ مامۆستای ئاینی قسەی خێرەکە کابرای دەوڵەمەند و کاربەدەست و خواپێدا و لە خوارەوە کور ئەڵێ لە داخ دڵی ئەواڵێ زەکاتم نەداوە پێی. نابەخوا نشکی زەکاتە، نشکی دوعای خێریشم بۆ مەکە، بەس بۆ خۆت ساڵح بە، بەس با بۆ خۆم ساڵح بم. ئەوەیە مسلمانانی بەڕێز، نابێ لە پەنجەی ئیتیهامەوە دەست بۆ یەکتری درێژکەین کاتێ خۆمان خراپین. کۆمەڵە گەنجێکی مسلمان ئەم ئافرەتە مسلمانە لە ماڵێکی مسلمانەوە دەرەچێ بەو شێوازە بگەڕێت، کێ بەرپرسە لێی؟